هۆکارەکانی جەڵتەی دڵ لە کۆمەڵی خاڵە خۆی بینێتەوە. یەکێک لەوانە هۆکاری بۆ ماوەیە، واتە ئەگەر بێت و کەسێکی دەرەجەیەکی ئەو کەسە ئەو نەخۆشە بە گەنجی، واتە لە پیاوە لە خوارد تەمەنی 55 ساڵ و لە ئافرەتیشە لە خوارد تەمەنی 65 ساڵ تووشی گیرانی خوێنبەر و جەڵتەی دڵ بوو بێت. یەکێک لە هۆکارەکانی سەرەکیەکانی تر کێشانی جگەرە و نێرگەلە و ڤەیپە و هەتا جگەرەی ئەلکترۆنیش، یاخود چوونە بۆ شوێنانی کە جگەرە و نێرگەلە و ڤێپی تیا کێشرێت. هۆکارێکی تر بەرزی پەستانی خوێنە، واتە نەخۆشانەی کە لەناو خۆمانە پێڵین زەختی هەیە. هۆکارێکی تریان نەخۆشی شەکرەیە کە میژێکە لەوە کارە سەرەکیانەی کە بێتەوەی تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ و ئاکادە و کەسە زیاتر معڕەز بێ بۆی کە تووشی جەڵتەی دڵ ببێت. هۆکارێکی تریان کەم جوڵەی کەمە، واتە ئەو کەسە لە ژیانی ڕۆژانەی تا حرەکەی کەم بێت، جوڵەی کەم بێت، وەرزش نەکات، وەزنی زۆر بێت، کێشی زۆر بێت. بۆیە ئەمە هۆکارە بێ بۆی کە ئەو کەسە زیاتر تووشی گیرانی خوێنبەرەکانی دڵ و جەڵتەی دڵ ببێت. هۆکارێکی تریان بەرزی چەوری خوێنە، بە تایبەت لە جۆری LDL کە میش هۆکارێکی سەرەکیە بۆ جەڵتەی دڵ. و دوو هۆکاری تریش هەیە بۆی کە بیرمان نەچێت، ئەویش ڕەگەزی نێرە کە زیاتر تووشی جەڵتەی دڵە بن و لەگەڵ تەمەنیشە تاوکو تەمەنمان زیاتر بێت، زیاتر معڕەزین بۆی کە تووشی جەڵتەی دڵ بین. سمارت وەرچەرخانە.